هەمیشە لە تەنیایی خۆم بیری ڕۆژانی زووەکە، بیری کوچە و شەقامی ئەم شارە کە ژیانمان تیا کرد. هەمیشە لە تەنیایی خۆم بیری ڕابرد و زۆرەکە، هەرەو کاتای مناڵیمان بەدڵ و گیان حەزم لێتە کرد، بەدڵ و گیان حەزم لێتە کرد. بەدڵ و گیان حەزم لێتە کرد. خۆزگار ڕابرد و دووبارە بوو، دەستم لە زۆڵفت یەکجار گیرە بوو. خۆزگار ئەو کاتای جارانە تۆ وشای خۆشمەوێت ئەدەرکەم بۆ تۆ، ئیترەموت پێیت کە من شێتی تۆم، ئێستا چ فایدا کە نابووی بۆ خۆم، ئێستا چ فایدا کە